دەگەڕنەوە کابراایەکی ساڵە و خواناس ئەهلی تەقوا و عیرفان لەوانەی کەوا هەمیشە و دائیم دڵیان ورایە و غافڵ نین ئەفەرمێت جارێکیان چوون بۆ نوێژی بەیانی کاتێک چوون بۆ نوێژی بەیانی تاریکە شەو بوو لە ڕێگا کەوتمە ناو چاڵێکەوە جلەکانم پیس بوو ناڕەحەت بووم گەڕامەوە ماڵەوە جلم گۆڕی و دەست نوێژم گرتەوە دیسان ڕۆشتمەوە لە ڕێگا دیسان چاوم بەرپێی خۆم نەبینی کەوتمەوە گیانە پیس بوو ناڕەحەت بووم بێتاقەت بووم هاتمەوە دیسان خۆم شۆری جلم گۆڕی دەست نوێژم کرد لێم داچووم بۆ مزگەوت بانگی بەیانی هێشتا مایەتی لە کاتی سحوورە لەو کاتە ئەڕۆی فەرمی ئەم جاری سێمە لەو کاتە کە من ڕۆشتم ڕۆشنایەکم بۆ پەیا بوو ئەم ڕۆشنایە سوبحان الله بۆ هۆکات کە من بەرپێی خۆم ببینم و وردە وردە بچم بۆ مزگەوت تا بەردەمی مزگەوتەکە لەگەڵ ما بوو دوایی لە بەردەمی مزگەوتەکە ڕۆشنایی نەما زۆر عەجیبم لێ هات ڕۆشتمەوە لە خەوە ئاگادار کرام ئەزانن ئەو مەسەلە دوو جار تۆک ئاوا گیانت پیس بوو گەڕایتەوە خۆت شۆری و هەر وازت نێناچووی بۆ مزگەوت کێ بوو ئەوانەی بەسەر توا هێنا و ئەو کەسە کە هات ڕۆشنایەکەی بۆ گرتی تا مزگەوت بدری خۆی نهاتە مزگەوت و تۆی بەجێڵا و تۆ چوویتە مزگەوت و نهاتە مزگەوت ئەزانی کێ بوو شەیطان وتی من بووم تەمە شەیطان بوو لە خەوەکە تێوە من بووم یەکەم جار خاچم داوە بەرپێت بکەوی بەشکەم نەڕێی بۆ مزگەوت نەڕێ بۆ مزگەوت خێر و بەرەکەتە و دەست نەکەوێ بەڵام تۆ مصیر بووی مستەقیم بووی ئەهلی دین بووی هاتیتەوە خۆت شۆری جلت گۆڕی دەستنوێژ ڕۆشتی بەم جارە کە ڕۆشتی خوا لە هەموو گوناهەکان خۆش بوو جاری دووەم کە ئەوەم بەسەر هێنایتەوە هەم دیسان تۆم خستەوە گیانت پیس بوو هاتیتەوە خۆت شۆری جلت گۆڕی دەستنوێژ ڕۆشتی خوا لە گوناهی هەموو ئالە و بەیت خۆش بوو جاری سێم وتم بە حەقی قورئان ئەگەر بێت و ئەم جاری سێمەش پەنی پیا بدەم و گیانی پیس بێ و بڕوا تۆ خۆی بشۆرێ خوا لە گوناهی هەموو دیکەشی خۆشە بێ بە خوا لایەن خۆش نەبێت بڕوا بۆم زۆر باشترە ئەو خۆم ڕێنمونی کرد تا مزگەوت تۆ مرد و خۆم نهاتمە مزگەوت چونکە هەلی مزگەوت نیم شەیطان لە کەمینە هەیە بۆت شەیطان بەرنامەی هەیە بۆت إن الشيطان عدو لكم فاتخذوه عدوا